لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان و نادیاری پاشە ڕۆژی کارەکەیان بەشێک لە کارگوزارانی کەمپی نوێی زانکۆی سلێمانی بۆ داواکردنی موچەکانیان لە بەردەم زانکۆی سلێمانی گرت بوونەوە. بەوتەی ئەو کارگوزارانە لە کاتی دەوامدا موچەی مانگەکانی 1 و 2یان پێنەدراوە. بەهۆی نەبوونی دەوام و کەرەنتینەوە 6 مانگیشە هیچ پارەیەکیان پێنەدراوە و چارەنووسی موچە و کارەکانیان نادیارە. وەڵای لەبەر ئەوەی گەر یەک دانە 3-4 مانگە ئێمە ئیشەکەین معاشمان نادرێت معاشی 2 مانگمان هەر ئەمڕۆبانی بە زانکۆ و بە کۆمپانیا و بە هەر هەمووی وتیمان بۆکەن و ئیشیان پێکردن ئێستا معاشمان نادەنێ. وەڵی هۆکارێکی کەس نازانێت چیە بەس ئەڵێ بە پەنجەمۆری هەولێرمان بۆ ناکرێت ئیمزای هەولێرمان بۆ کابراگە نەچێ بە پێسەریەوە لەکوێ ئیشەکەی بۆ کرێ هیچ هەوڵ نادا ئەڵێ ئیشتان بۆ ئێمە نەکرێ ئەگە ئیش بۆ ئێوە نەکرێ ئیش بۆ زانکۆ نەکراوە ئێمە ئیتر پاکەرەوەی زانکۆین. وەڵایەتر تقریبان هەنێ قسمی هی کوڕانە قسمی هی کچانە هەمومانی این کچانە کوڕانی سەکەشی تێکەڵ بووە تاقی خۆمانێ 200 هین 2 مانگمە مانگی 150 دا پێمان ئێستا بۆ هین 2 مانگ بۆتە 200 ناماندادە لە بڕۆم بۆ خۆتان خواردتانداتە ئەلە تا 6 مانگیتر چاوەڕێکەن ئەمین واخ مارکێ دەرگام لێگرێ وا دکتۆر ڕقەمی لە لامەدای پاراکە ئەی بچم چیکە مەش پارە ناکە بفرۆشم هیچ بارۆتۆخم باش نیە لەبەر چی هاتمە پارەم داوە بە تەکسی بە 3000 نامێتی تێگەی حەقێکمان بخوا لە من گاڵتەی پێمان دەخەی لەو ژنە بکێشیە ئەی من پارەتان نادەمێ هەڵا بڕۆ لە خۆی پێستا ئەلە بۆ ئیشتان بۆ من نەکردووە چیتە زانکۆکانش لە ئیشتان بۆ من نەکرد ئەیشمان بۆ کێ کردووە. ئەو کارگوزارانە ئاماژە بە خراپی بارودۆخی خۆیان و خێزانەکانیان دەکەن و بەوتەی خۆیان زیاد لە 100 کەسن بەڵام دوای مانەوەیان بۆ چەند سەعاتێک بەوتەی خۆیان هیچ بەرپرسێکی کەمپی نوێی زانکۆ و خاوەنی کۆمپانیاکە ئامادە نەبوون گوێ لە داواکاریەکانیان بگرن. مانگی 220,000 20 ساڵ خزمەتم هەیە لەم 20 ساڵە 220,000 بۆ بڕاوەتەوە ئەی تخوا گوناح نییە ناڕازایی دەرە بڕم بەشکم بۆمان زیادکە مانگی 1 و 2مان هەیە ئێوە یەکی سێوە دەستمان هەڵگرتووە چەند مانگە هەتا ئێسەوە ئەو 5 مانگە 6 مانگە چەندێکە چاوەڕێی ناماندنی بەخوا قەرزمان کردووە ئەی 200 من مانگی مەعڵەشەکەی ڕسمەکەم 220,000 ئەگەر ئەم ئیشێ بەدەمەوە نەکەم ئەژیم پێی ئەژیم بە 200,000 چۆن داوامان نەکردووە 100 جار تەلەفۆنمان بۆ کاک ئارام کردووە هەر ئەڵێ نییە هەر ئەڵێ نییە ئێمەش بەرپرسیار زانکۆڵە ئایدی ئێمەنی ئایدی هێنە کۆمپانیایە هەڵوێستیان وڵایەتی ئێمە قساکەن و ئانیش بە تووڕەبوونی و بە خۆشی جوابمان نەدەنەوە و تەواڵێ بڕە نییە. پەیام بۆ قسەکردن لەسەر ئەو کێشەیە چەند جارێک پەیوەندی بە خاوەنی ئەو کۆمپانیایی تایبەتە بەو کارگوزەرانەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندەکەی نەدایەوە. بەهۆی خراپی ڕەوشی ئابووری و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان گرفت و پێنەدانی موچە لە کەرتی گشتی و تایبەت سەری هەڵداوە. بەشێک لە هاوڵاتیانیش ئاماژە بەوە دەکەن تەنها ئەوەی زەرەرمەند و ڕەنج بە خەسار دەبێت موچە خۆران و هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان ئەگەرنا حکومەت وەکو جاران هەناردەی نەوت و ئاڵوگۆڕی بازرگانی نەوەستاندووە لە بەرامبەر ئەوەشدا ناتوانێ موچەی موچە خۆران بدات. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.